بڕیارە لەم کۆبوونەوە لووتکەیەی ناتۆدا نوێکردنەوەی هاوکاریە سەربازیەکان بۆ ئوکرانیا لە ڕیزی پێشەوەی بابەتەکاندا بێ. ئوکرانیا لە وەڵامی ڕاگەیاندنی رووسیا سەبارەت بە لکاندنی ئەو ناوچانەی لە ڕۆژهەڵاتی ئوکرانیا داگیری کردبوو لە مانگی نۆدا بە فەرمی داوای ئەندامبوونی لە هاوپەیمانێتی ناتۆدا کردبوو. سەرۆکی ئۆکرانیا ڤڵەدیمیر زەلەنسکی سەرەتای ئەم مانگە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە کیێف داوای کرد قۆناغەکانی ئەندامێتی وڵاتەکەی لە ناتۆدا خێراتر بەڕێوە بچێ. لە لووتکی ڤیلنیۆسدا پێویستمان بە ئاماژە و پەیامێکی زۆربوون و کۆنکرێت هەیە سەبارەت بەوەی کە ئۆکرانیا و مافەی هەیە و دەتوانێت دوای جەنگ ببێتە ئەندامێکی یەکسان لە ناتۆدا. داواکاریەکەی ئۆکرانیا بۆ ئەندامێتی لە ناتۆ لەلایەن چەندین ئەندامی ئەو هاوپەیمانێتیەوە پشگیری دەکرێت لەوانەش بریتانیا، پۆڵەندا و وڵاتانی بالتیک. پێویستە ڕێکار و چارەسەریەکان بێنە ئاراوە سەبارەت بەوەی کە ئەگەر شەڕەکە کۆتایی هادیان بارودۆخەکە لەبار بوو چۆن سەبارەت بەو پرسا مامەڵ بکەین. بەڵام هەندێک لە هاوپەیمانەکانی ناتۆ بە تایبەتی ئەمریکا و ئەڵمانیا هێشتا پشگیری لە ئەندامێتی خێرای ئوکرانیا لە ناتۆ ناکەن. ئەمەش بەهۆی مادەی 5 ئەو هاوپەیمانێتیەوە. مادەی 5 کە تایبەتە بە بەرگری بە کۆمەڵ تێیدا هاتووە کە هێرشکردن بۆ سەر هەر ئەندامێکی ناتۆ هێرشکردنە بۆ سەر هەموو ئەندامانی هاوپەیمانێتیەکە. ئەمریکا نیگەرانی ئەوەی هەیە کە ئەندامێتی ئیستای ئوکرانیا ناتۆ بخاتە شەڕی ڕاستەوخۆی رووسیاوە. بەڵام هەندێک لە چاودێران دەڵێن ڕێی تێدەچێت بە مەکانیزمێکی دیکە بیر لە ئەندامێتی ئوکرانیا لە ناتۆ بکرێتەوە. دەتوانین ڕێکەوتنێک وێنا بکەین کە تێیدا مادەی 5 تەنها ئەو خاکەی ئۆکرانیا بگرێتەوە کە مشتومڕی لەسەر نییە و داگیر نەکراوە لە ژێر کۆنتڕۆڵی کیێڤدایە. ئەمەش لە کاتێکدا ئەو شوێنانەی کە بە ڕێگەی سەربازی یان سیاسی هێشتا مشتومڕیان لەسەرە لە دەرەوەی بازنەی مادەی 5 بن. پێم وایە ئەمە سیناریۆیەکی واقعیترە و ڕێک ئەمەش هۆکارێکە بۆەوەی باسەکەمان لەسەرەوە بێت کە بڵێن وەرن با ئەو پرۆسەیە لە ڤیلنیۆس دەست پێ بکەین. هاوپەیمانانی ناتۆ هەروەها هەوڵ دەدەن لەسەر پەیمانێکی نوێی وەبەرهێنان ڕێبکەون سەبارەت بەوەی کەلانی کەم لە سەدا 2 بەرهەمی ناوخۆی ساڵانەی خۆیان بۆ بەرگری خەرج بکەن. هاوکات داواکاری سوێد بۆ ئەندامبوون لە ناتۆ کە لەگەڵ فینلاند لە دوای لەشکرکشی رووسیا بۆ سەر ئوکرانیا پێشکەشیان کردبوو هێشتا لەلایەن تورکیاوە دژایەتی دەکرێت و ئەنکەرە ستۆکهۆڵم تۆمەتبار دەکات بەوەی کە وەک ئەوان دەڵێن داڵدەی تێرۆریستە کوردەکان دەدا. ئەندامانی ناتۆ بە هیوان لە دانیشتنەکەی چەند ڕۆژی داهاتوودا کێشەکانی ئەو پرسەش چارەسەر بکەن. ناتۆ بۆ یەکەم جار لە کۆبوونەوەی لووتکەی ساڵی ڕابردوودا چینی بە فەرمی وەک کێشەیەک بۆ سەر ئاسایش و بەهاکانی خۆی ناوبرد. بەڕێوەبەری پێشووی پلاندانان بۆ سیاسەتی ناتۆ دەڵێ پێناچێ هاوپەیمانانی ڕۆژئاوا ئەو هەڵوێستەی ساڵی ڕابردوویان بگۆڕن. بەڵام ئەوەی پێم وایە لە ڤیلنیۆس گرنگ دەبێت کۆبوونەوەیە لەگەڵ سەرۆکی وڵاتانی دەرەوەی ناتۆ لە ناوچەی هیند و زەریای ئارام وەکو کۆریای باشوور، ژاپۆن، نیوزیلەند و ئوسترالیا و پێم وایە ئەمە زیاتر دەرخەری چۆنیەتی کارکردنی ئەو وڵاتانەیە لەگەڵ هاوپەیمانێتەکەدا لانی کەم لەسەر ئاستی سیاسی. لە کۆبوونەوە لووتکەیەکەی 11 و 12 ئەم مانگەی ناتۆ کە بڕیارە لە لیتوانیا بەڕێوە بچێ ئەم هاوپەیمانێتی ئەمبەر و ئەو بەری ئۆقیانوسی ئەتلانتیک کار لەسەر دۆسیە نوێەکانی وەک گۆڕانی کەشوهەوا، تەکنۆلۆژیای ئەلکترۆنی و واڵای ئاسمانیش دەکا. بۆ هێنری ڕێجوێڵ، بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.